بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لەسەر گفتوگۆی ناو بەرنامەکە کاکدانا پێوە بێتەوە کۆمنتێکت مابوو گەنەوە بۆی پرسیاری میوانەکان وەرگین بەڵێ فەرموو کاک محەممەد تۆ بوو داوات ببوورە لەسەروی کە ئەوڵێ ئێمە محبوبین و خەڵکی کوردستان کۆمەڵی کوردستان زۆر بەڵێ محبوبین و مەقبولیش زۆر خەڵکی کوردستانی ئیسلامن تۆ لەسەرەوەی خەڵکی کوردستان وەکو عەقیدە وەکو باوەڕی خۆی وەکو مەسەن نوێژکردن باوەڕبوون بەخوا باوەڕ بە ئیسلام هەیە نسبەیەک هەیە بەڵام ئەوەی کە ئەیبینی لە واقعیەتی خەڵکی کوردستانە پێی خۆش نییە ئیسلامی سیاسی حاکم بێ ئیسلامی سیاسی دەسەڵات بێ حتا مەسەن ڕەنگە داتایەک ئامارێکتان هەیە کە زۆرینەی خەڵکی بەڵێ واقعیەتی لە اعتراضیانە لە دەنگانیانە لە مەیلیان بۆ پارتەکانە بەجیالەوەی کە ئەوەی کە مەیلی بۆ ئەحزاب قەومیەکان هەیە کوردستان زیاتر قەومی تازاڵە تا ئیسلامی وەکو تەوەجوهی سیاسی نەک وەکو عەقیدە حتى كردياتي زال لكورس كردستان واقعيتي خلق حتى زربي لي امج راو نقدر واقعيتي كردستان اوي بلا اوي كتجربي ايراني لبدمات تجربي افغانستان لبدمات تجربي سعودي خلق بي خوجني او واقعيتي كردستان اما حاكميتك به زور سپاس كاك عثمان فرمو كاك محمد كشكي بخيراتي انا كان داس خوشيش جنابك محمد عبد الله كاسب سوالێکم بۆ کاکدانا وابزانم گەر تۆزێک لە مایکەکە نزیک بیتەوە خراپ نییە سوالێکم بۆ کاکدانا وازام بە هاوکێشەی ڕێزیاتیش بێکاڵە لە ساڵەوەی کۆمەلگای کوردستان ئیسلامیە ئەبواە 99 کورسیان هەبواە ئیسلامیەکان لە کوردستانە بۆ ئامارە نازام و ئاماریان لە شوێ ناو هەمیشە وەڵامدایە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆ پێی کە هەمیشە ئەوە نییە تاشی کوردی دەست و پەنجەی لەگەڵ نەرم کرد بێ و دەرفەتی تەزویر و ساختەکاری و پارەبەخشینەوە بەکانێنانی مەکانەتی حکومی و حیزبی و سیاسی زۆر هەیە بە تایبەت هێزەکان چەکدارەکان لە ڕۆژی دەنگدانی تایبەت تاکاکە هەیەە 6 جاردەنگی داوانی بەداخەوە لەلایەن فەرماندەکانێنەوە ئەمریان پێکراوە ئەو ئەگەرانەی تەزویر وای کردو کە ڕێژەی ئیسلامیەکان ڕێژەی ڕاستەقینەی خۆی نەبێ ئێمە ناڵین لە سەتانەوەین لە ساڵنەوەی کۆمەلگای موسڵمان مانایەوە ئێمە لەناو ئەرزێتێکی باشە حرەکەتەکەین ئەو حرەکاتانەی تر ئەو ڕەوتە فیکریانەی تر لەناو ئەرزێتێکی واقعی باشە حرەکەت ناکەن کەواتە هەر بە نەزۆشی هەر بە کەمینەیی بە نوخبەیە مێنەوە هەتا هەماوە هەر هیچی لە سەوز ناکەن ئێمە باش لە هەموو پرۆسەکانی ئینتیخابات سەری ئامارەکانی دەنگدان کە هەمیشە چوونەتە پێش دەنگەکان زیاد بووە و ئیعتیدال زیاتر بوو ئەو ڕەوتە فیکری کە ڕەوتێکی میان ڕەوانەی خزمەتگوزاریە ئەو ڕەوتە زیاتر سەردەکەوێت بە سەرۆک بداین خەڵک پێ بڵێ کەسەکانی تەن بۆ سەرۆک سوالێکشم بۆ هاوڕێ عوسمانە کاک عوسمان نازانم ئەو بودجەیە کە ئەم ئەحزابانە وەرەگرن لە کوردستانە ئایا لە تەواوی دنیاە لە ئەوروپایە ئەو بجانە بۆ ئەحزابەکان بەڕسمی ناسراوە ئەو قوتی دەمی خەڵکی زەحمەتکێشەکە نیە لە کوردستانە کە ئەمانە مفتوەری بەرنامەکەەوە بە هیچ شێوەیەک وەکو ڕەبتی بە تەوەرەکەوە نییە وەکو چکە بەرنامەکە لەسەر بودجێ ئەحزاب ئاخە قسەی لەسەر کرا پێش کۆمنتێک لەسەر درا بۆیە سوالەکەم ئایا وەکو حیزبی کۆمەنیستی کرێکاری بودجەتان هەیە لەسەر وەکو ئەو ئەحزابانێک کە شەریکن لە گەڵ دەسەڵاتە وەکو اتهامتانەکەم بۆی کە ڕەبتی نییە بەتەوەرە بە زۆر بە خێرایی وەڵامیێتەوە سپاسەکەم کاک جەمال فەرموو ئیجازەمان هەیە بەڵام بۆی خۆمان داوای بودجەمان نەکردووە بەیانیشمان بڵاو کردووە کە خۆتان ناتانەوێت یان خۆمان نامانەوێت داوامان کردووە کە ئێمە ئەم بودجەیە وەکو قوتی خەڵکە ژیانی خەڵکە گەندەڵیتیایە لەسەر ئەساسی گەندەڵی تەوزیعکرێ و ئەوشی کەوەرێگە شەریکە لەوەیە هەند بۆ معنامە بەیانێمان بڵاو کردەوە بڕبوو کۆمەلگەمان ڕاگەیانوە کە بۆری ناگری سپاس فەرموو کاک جەمال سپاس وڵا من پرسیارێکم بۆ کاکدانا هەیە سرودی عێراقی بەڕەسمی سرودی نیشتیمانی هەرێمی کوردستانە بەڵام مامۆستا عەلی باپیر بۆچی لەبەری هەڵدەسا لە حتا حەملەی ئینتیخاباتی پێبزانم پەرلەمانی عێراقا بوو بەڵێ سپاس بەڵێ گەڕەبتی کەمەوە بە تەوەرەکەوە یەکێک لەو کاک عەزیز فەرموو یەکێک لەو ترسانەی لە ئیسلامی سیاسی هەیە لەوەی کە ئەم پارتە ئیسلامیانە کە ئیسلامی سیاسیان پێوترێت ئەوەیە کە دەست بەرن بۆ کۆمەڵێک شت کە بەلای میلەتی کوردەوە وەکو نەتەوەیەک پیرۆزە بۆ نمونە یەکێک لەوانە سرودی عێراقیبە بۆ نمونە یەکێک لەوانە ئاڵای هەرێمی کوردستانە یەکێک لەوانە ینی کۆمەڵێک شتی ترن کە پارتە ئیسلامیەکان ئەو نمونەیەکشی هێنایەوە سرودی عێراقیب لەگەڵ ڕێزمان بۆ خاوەنی شعرەکەەوە ئەوانەی کە بە سرودی خۆیان دەزانن ئەم سرودە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی ڕیتمی زمانیشەوە هەڵەی زۆرتیایە و ئیشکالی زۆر گەورەیتیایە بە تایبەت کاتێ باسی عەقیدە و مەسی عەقیدەی میلەتێکی موسڵمانە کاتەوە گەربی کە سرودی نەتەوەیە بێ یاسای بۆ دەربکرێ ئێمە یاسای
زمانمان پێویستە یاسای ئاڵامان پێویستە و یاسای سرودی نەتەوەیمان پێویستە کە لەم پرۆژی دەسووری هەرێمە هاتووە بمە هەمویان بە یاسا دەبکرێ هەتا ئێستاشی لەگەڵ بێ ئەمانە بە یاسا لە پەرلەمانی کوردستان دەرنەچوون ئەمە سرودێکە ئیرادەیەکی جیاواز هێنراوە سرودەکە لە ڕووی مێژوویشەوە ئەخطائی تایە و تەنانەت نەک ئێمە وەکو ئیسلامیەکان تێبینیمان لەسەری هەیە ئەو کەمینانەی تر لە هەرێمی کوردستان نەژین وەکو عەرەب و تورکمان و ئەوانەش کێشان هەیە دەڵێن کاکە ناوی ئێمە لەوێ نهاتووە ئێمە ئەگەر وابین دەبێت دەستکاری ئاڵاکەش بکرێەوە ئەگەر پێتان وابێ ئێمە کۆمەلگای دروستکەن پێکەوە ژیان بێ بەڕاستی ئەو سرودە ئیشکالی زۆر لەسەری هەیە مافی هەستانە و هەڵنەسانەوەش ئەوە شەر دەبێ مافمان بنێ کاکە خۆمە توانین هەستی نادانیشی بەڵێ کاکە فەرمووی عزیز محەممەد خوێنکاری زانکۆی کۆلێژی زانانی سەرڕامیەکان زانکۆی گەشە پێدان پرسیارە بۆ کاوسمان باسی زۆربوون و گەشە سندنی پارتی ئیسلامیەکانمان کرد لەگەڵ دابەزینی ڕێژەی پارتە کۆمونیستەکان منم پرسیارەکەم هۆکاری کەمبوونە حیزبە کۆمونیستەکان ناگەڕێتەوە بۆ ئەوی کەوتار و کرداران لەگەڵ ئەوی کە بانگەشەی بۆکەن زیاتر بە پراکتیکی و عملیەکرێ بۆیە زیاتر بۆتە هۆکاری گەشە سندنی ئەو پارتان و زۆر سپاس. بەڕێن بۆ ناگەڕێتەوە کامران بۆچی بۆ ناگەڕێتەوە ئەوەی کە قسەی ئێمە باسی یەکسانی بوون باسی ئینسان دۆستی ڕێزگرتنی ئینسان یەکسانی هەبلانی ژنان و پیاوان نەمانی نایەکسانی کولێمانە مەقبوڵە هەموو ئینسانی دیفاعی لێکە هەموو کەسێ حەزەکە کۆمەڵگەی بێکە ئەم وەزع مائەسات و کارەسات و تەقینەوە و شەڕ و شۆڕ و بۆ دەوڵەمەند بۆ فەقیریتیان نەمێنێ قسێکی مەقبولە بەڵام شەڕەکە گەورەیە ئەمە بە شەڕێکی مەسیریە جارە چینە پێشەوە جارێنی دواوە لە هەموو دنیا هەروە بووە بەڵام مشکلەی ئەوەی کە کۆنتترۆلی کۆنتترۆل دایکرۆ کولی سەرمایهداران و ئەحزابەکانیانە ئەم جا حزابانە سۆشال دیموکراتن دیموکراتی ئیسلامی سیاسیە قومیە بەنوع حزبیان هەیە و ئەنواع ئیمکانات و چەک و ئەسلیحە و تاریان هەیە ئێمە شەڕێکی قورس دەکەین. سپاسدانەکەم کاگەدانە پرسیارێکم بۆ ئەو هەیە زۆر تاکیدی لەسەرەوە کردەکەوتی ئەو هەڕەشانە چین بۆ سەر کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان من پێڵم ئەگەر ێساری کلیک بکەیت لە هەر یوتیوب لە هەر تۆڕە کۆمەڵاتەکان ئەبینی بە دەیان مەلە کە جمعانە ئیهانە بە کۆمەلگا بە ژن بە مناڵ بە هەمووی ئەکەن ئەمە نمونە و نموزەجێکی زۆر بەسیتەکە پێت بڵم لەم سەری بۆ سەرەوە تاقە بەیاننامەیەک تەنانە بێبەریەکی خۆشتان لەوە دەرنەکردووە کە بڵێن ئێمە لەگەڵ ئەم بۆ چوونانیانی ئەمە خاڵێکی تریش زۆر کورتی ئێڵە گەر هاوکاری هاوڕێکانت بکەیت بەرنامی بەخشین کە ئێڵیت ئەڵێ پارتیویچێتی دایک و باوکی ئەبانیان کوشت و ئێماچین مناڵەکانیان بەخێوەکەین مەبەستە بۆ ئەوی کە سبەینەمە گەورەکەی بیکەی بەندامی خۆت هیچ لە مەڕۆ ئینسانێکەوە نیە. بەڵێ سپاس فەرموو کاک تەحسین. من قسم لەسەرەوە کرد بە تەفسیل طبعا ئێمە کۆمەڵێک یاسا هەیە کە پێوەی پابندی لە هەرێمی کوردستان مامۆسایانی منبەر و میحرابی شەر وەکو تاکی چێ و کۆمەلگایە ئەگەر کاتێ تەشیریان کرد مەرجەعی خۆیان هەیە لە ڕووی ئیداریە و کە بریتێ لە ئەوقاف یەکێتی زانایان دەتوان تەنانەت هاوڵاتی نازانم ئوستاز دەچێتە جمعیان نە بەڵام ئێمە کە دەچنە جمعان بۆ مانەیە کە سکاڵات تۆمارکەی لەسەر خەتیبێک هەر وتاربێژە کە تەشیرەکە بە کەسێکی دیاریکراوە بە شەریحەیەکی دیاریکراوە بە زمانێکی زبر بە لە شتە جوان ئەوەکان قسە دەکەن باوەڕمان وایە دەبێت بە زمانێکی جوان لە شتە ناشرینەکان قسە بکە نەک بە زمانێکی زبر ئەوەندەی تر بابەتەکە ناشرین کۆمەڵی ئیسلامی ئەم مەسەلەیەشتان بۆ مامۆستایانی ئاینی خۆتان یەکلا کردوتەوە بە دڵنیاییەوە ئەوانیان کە ئەندامی لایەنێکی سیاسین یاخود پێوە پابند دەبن بەو تعلیمانی لە ئیسلامە هاتووە بە هونەرەکانی وتاردانەوە میشە زۆر بە هاوسەنگی وتاریانداوە باوەڕیان وا بۆ کە ئەو کۆمەلگاوە چاکردنی انحرافێک لادانێک بەم زمانە زبرە ناکرێ بەڵکۆ بێ بە زمانێکی جوان لە شتە ناشرینەکان قسە بکەیت. بەڵێ سپاس فەرموو کاک تەحسین. من ملاحظەیەک دوو پرسیارم هەیە ملاحظەکەەوەی کە عوسمان تێکەڵەیەکی کرد لە نێوان دەوڵەتی دینی و دەوڵەتی ئیسلامی پێما بێەوە کەم شارەزاییە چونکە دەوڵەتی دینی جایە لە دەوڵەتی ئیسلامی داواکارم لە کاکدانا بۆی ڕوونکاتەوە چونکە مەجای من ناترێت پرسیارم بۆ کاک کەمال ئەوەیە کەمال ئاتاتورکی بە ڕەمزی ئەلمانێتە زانێت لە شەرقی ئەوستا ئەلمانێت بەڵێ ئەلمانێتی هێناوە چۆن کەمال ئاتاتورک چۆن توی ساڵی ئەلمانی لە کاتێکە دیارە هەر نیظامێک فەشل بێنێ ئەبێت تەبریل لێ بکرێمە پرسیار بۆ سپاس کاک تەحسین بم بورە کاکی واگەر بفەرمێت بۆی مافی هاوڕێکان. راسی شەرق تۆسە بە عام وڵاتە عەرەبیەکان ئەتاتورک مەهینیش کێ بەڵام ئەویش قەومیەکی فاشی بوو بەجای لەوەی کە ئیدعای علمانی کرد بەڵام ئەوەیە کە لەسەر مافی کورد لەسەر هەتا مافی کرێکاران لەسەر مافی دیفاعکردن لە تورک بوون ئێستا مەسەڵەن بووە تەشتێکی مقدس لە تورکیا ئەوە مەسئلەیەکی کێ بەڵام علمانی بوو خۆشە نێتە کە علمانی بوو ئەگەر قەومی بوو مەئەسا دروست نەکات چۆستانەوە دروست نەکات بەڵام لە وڵاتە عەرەبیەکانە قەومیەکان سنوور بەندیان لەگەڵ ئیسلامان نەکردووە
و شڕنی ئیسلامیان هەمیشە بە سەرچاوی دەسوق یاساکان داناوە ئەمە لە عێراقەوە بیگرە لە سۆدانەوە میسرەوە لیبیا بڕۆ ئەم سەرۆسەری وڵاتە عەرەبەکان بەڵام ئیسلامیان بە سەرچاوە وەرگرتووە بەڵام کاریان بە ئەو شانەی ئیسلام نەکردووە لەکوێی ئیسلامدا هاتووە کە لە قانون شارێک کیمیاباران بکرێت بۆ نمونە لەکوێی دینی ئیسلام داهاتووە کە ڕۆژانە 250 بۆ 300 کەس لە سووریا مەسەلە زای کوێنە تۆ شتێک پێشوەخت حزبی باسی پێشەوە بێتە سەر حکم لە بەرنامەکە باسی کیمیابارانی تیانە بەس کە هاتە سەر حکم کردی ئیسلامیەکانی خۆ جمهوری ئیسلامی کە پێشەوە بێتە لە خومینی کە لە هاتەوە سەر لە فەڕەنساگەڕایەوە هیچ بەرنامەکەی معلوم نوێت وڵاتەوە مە ئاساتێ دروستیەکە منێکە پرسیارێک کە هەمە ئەم حزب ئیسلامیانە لێرە ئەم کە هەمووی لێرە بە هەموو هێزەکانیانەوە هەتا بە زوتنەوەشەوە ملاحظە بکە لە ئێرانە ڕۆژانە مە ئاسار ڕۆیە نە بەیانیشانێ نە مۆقفێکیانێ نە لە بەرامبەری وەستنەوە سپاس فەرموو مێرەبان وڵا پێویست بوو کە ڕاستی ئێمە پرسیارەکە ئاراستەی ئەم بەڕێزە بکەین سەبارە بە حیزبی کۆمەنیستی کرێکاری ئەوانە چونکە تۆ بابایەکی ئیسلامی دێناوەتە بەرامبەر کەسێکی کۆمەنیست زانراویشە تعرف الأشياء بأضدادها ئەمە دەبێت زڵدەکە بێنین ئەوسا حقەتەکەمان بۆ ڕوو نەبێتە بەس بەداخەوە کەناڵی پرسیار یەکەم واز لێنم لەبەرەوە پرسیارەکەم هەر کامێکیان وەڵام باتەوە بەلامەوە ئاساییە ئایا پارتە ئەلمانی و چەپەکان بوونەتە سەرچاوی نەهامەتی یا مەترسی بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان بۆ یاڵم ئەلمانی و چەپەکان بەیەکەوە چونکە ئەگەر لەگەڵ کاک عوسمانە ڕایەکەمان بۆیە نێتەوە یەکەگەر بڵێ ئەلمانی نەک ئەلمانی ئەگەر بچنەوە قاموس ئەوسا ئەوە دەرەکەوێکە ئەلمانی ئەلمانی ئەو مەسەلەیەکە ئەو پرسیارەکە چونکە لە کاتێکا خاوەنی هینن زیندانی نەهێنین خاوەنی ترسان و برسانێکی زۆری خەڵکن ئەوە بەشەکەمی بەشەکەی تری بەوانی هەر ئەوەی بەڵێ تۆ مشکلی ئەم برادرانە ئەوەیە بە تایبەتی ڕوتی کۆمەنیستی کرێکاری و پارتە ئەلمانیەکانی کوردستانیش نییە دەخوێننەوە یعنی ئێشتا بابایەکی ئیسلامی نەهاتۆتە سەر حکم تۆ ئێستا هاتووی یەکسەر جەرح و تعدیل بەڵێ کاکدانە گەر وەڵامیەوە بیتەوە سپاس دەکەم فەرموو مەهاباد پرسیارێکی ئەو کاک تەحسین پرسیاری ئەوەی کرد کە ئەمە دەوڵەتی دینی و تێکەڵکردنەکە لەلایەنی کاک عوسمانەوە کە تەبعاً هەبووە هەر ئەو تێکەڵکردن ناکات زۆری تر تێکەڵیەکەن دەوڵەتی ئیسلامی دەوڵەتێکی مەدەنیە و باسم کرد بە جملەیەکی زۆر واضح ئێمە وەکو قانونی شتەکان دەبێت دقیق بڵین سیادە لە دەوڵەتی دینیا بۆ شەرعە بەڵام سەروەریەکە بەڵام دەسەڵات بۆ خەڵکە یعنی خۆ دەسەڵات خەڵک خۆیان هەڵەبژێرن تەداولی سوڵتەکەن لە نێوانی ئەحمە و مەحمووکی و فڵان و فیسار و کێ دەبێتە دەسەڵات گرنگ یا ئافرەتە پیاوە هەر هیچ دقیق نییە لەو بارەیەوە ڕوتی چەپەکان و ڕوتی ئەلمانی لە مێژووە کاکەم باسی ئەوە بکەین یەک ڕوتی ئیسلامی لەگەڵ حیزبی بەعس کە دوژمنی سەرسەختی ئێمە و مێژوومان و ئینسانی کوردیە نەبووە کەچی حزبی شوعی جابێتەوە بۆ قیادەی مرکزی و لیژنەی مرکزی ئەچێ ئەبێتە جەبهەیەک لەگەڵ حزبی بەعسا مێژوویەک پێکەوە شەهرولعەسەلیانە و حزبی شوعی کە دایکی شوعیەکانی عێراقا و مەدرسەی گەورەیانە لەوێ بەڕاستیەوە ئەوش هەر شوعینی ئەویان کۆمۆنیزنی ئەوەی کۆمۆنیستی هینی شەروانیە جا نازانین چۆوە ینی ئەو دنیا میسالی کاک عوسمان باسی دەکا کەیە چۆنە چییە ئەوە بەڕاستیە بێ تۆمار بکە بەڵێ فەرموو مەهاباد بەناوی خوای گەورە پرسیارەکەم بۆ بڕێز کاک عوسمانە کاک عوسمان ئەڵێ ئەگەر ئیسلامیەکان بێنەوە سەر حکم ئافرەتەکان لە چوارچێوەی ماڵەوە بن من ئەڵێم بەڕێز کاک عوسمان باشە خۆ ئێستا ئیسلامیەکان لەسەر حکمێن بۆ ئێمە ڕۆژانە ئەبینین دێها ئافرەتمان خۆی ئەکوژێت خۆی ئەسووتێنێ ئەیکوژن باشە خۆمە لەژێر سایی حکمێکی ئەلمانیایە حکمێکی ئیسلامی نییە بەڕێزەکەم هەروە ئەو خوشکاوتیشی ئافرەتانمان ئەگەر ئیسلامیەکان بێن ناڵن سایقیشکن باشە من پێ دەڵێم بەڕێزەکەم ئەو ئافرەتانی ئێمە سیرەکەین ئافرەت ئێمە پیاوەکەی لە ماڵەوە دانیشتووە ئەندامی ئیسلامی شە پیاوەکەی ئافرەتەکەی سیرەکەین ئەندامی سەرکردایەتیە ئەندام پەرلەمان ڕاستی ئەو حڕیاتی کە لەناو ئیسلاما هەیە من بینیومە لە هیچ شوێنێکی تر نەمبینیەوە ینی سیر کە فەرموو کاکدان زۆر سادەیە ئەو تایبینی بەسەرەن لە ئیسلامە دوو ئافرەت بەشایەت تێگەشن لە وەرەسەیە نیوەیە ینی بە ئازانی چۆنە فەرقێک هەیە لە محتەوای قوانینەکە لە محتەوای شێریعەکە کە ئافرەت عەقلی زەعیفە کە ئافرەت دەرەجە دووە کە ئافرەت نیوەیە ئەمانە تر سەرچاوە مەزەرەکەیەتی لەبەرەوە من مسبقا ئەزانم تو هەر قانونێدانی ئێستا خۆت گونجانوە ڕێگەری بەسیاقە بەڵام دروژگەکە کولی دەسەڵات وەکو ئێران بەدەستەوە بوو وەکو سعودیە بەدەستەوە بوو کۆمەڵگەکەوا لێکەی کاک عوسمان ئەمیری کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر لە کتێبی تەوژمی ئیسلامیەت و ئەلمانیەت دەڵێت
دارخورما چەند لە شاخی قەندیل شین دەبێ و دەڕوێ مارکسیزمیش هێندە لە ناو کوردەواریدا بۆ چوونی تۆ لەسەر وتێز من پێم وتی مەسەلەکە لەسەر ئایدۆلۆژیان نیە کۆمۆنیزیان مارکسیزم شەڕی دەوڵەمەند و فەقیرە شەڕی کرێکار و بۆرژوازیە ئەم دوانە ئەبێ بە نەتیجەیە بگا علاقی بۆی کە ئەوە ئەڕوێ ناڕێ ئەوە کەواتە ئەو ئەیسەلمێنێ کە مدافعێکی سەرسەختە لە سەرمایه‌داری و لە زوڵم ئەوە مانای قسەکە یەگەێنێ ئەوەی کە ئەو لە قسەیەکە لە قابلی مارکسایکە بەڵام مارکس ڕەمزی دیفاع لە کرێکار ڕەمزی مارکس خەلاقیت و ئیبداعێت و شتێک لەسەر مارکس نیە مارکس ئایدۆلۆژیاک نییە مارکسیش نەبووە ئەمە هەر هەبوو ئیلاقما مارکس شتێک لە بڵێت کەسێک کە دیعاکەمە لە قورئان و لە خواوە هاتووە بەڵێ زۆر سپاس فەرموو داناڵی مەمی وەرگەڕ و ڕۆژنامە نووس پرسیارێکم بۆ کاک عوسمان هەیە ئەنی بەڕاستی پێم وایە کە عوسمان زۆر تەرکیزە قاتە سەر وڵاتانی ئێران و ئەفغانستان پێم وایە ینی ئاگاداری ڕەتی ڕووداوەکانی ئەم سەردەمە نییە ینی پێیوانی ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر ڕخنە لە چی نەگرێت لە کۆریای باکوورێکە کە دەوڵەتی کۆمۆنستین کە مافی مرۆڤ لە وڵاتانە پێشێ لەکرێت کە تەنانە وڵاتێک و چین سانسۆری ئینتەرنێتەکە سانسۆری ینی پێفەشێلکاری مافی مرۆڤەکات ینی ئەمانە پێی وایە ئەمانە دەوڵەتی کۆمۆنستین ینی ئەو دەوڵەتانە هەڕەشەنین لەسەر ئاسایشی جیانی سپاس کاکدان هەموو هەر شوێنێک هەر شوێنێک سەرمایه‌دار هەبوو کرێکار هەبوو کۆمۆنیستی نیە کاکەم ناوی من لە شوێنێک کاگەر ئەو دوانە نەما کۆمۆنیستە ئیش سۆشیالیزمە بەس لە هەر شوێنێکی من ڕۆژ ڕۆژان لە کوردستانەیە دەسەڵاتم بەدەست بێ بەڵام ئەگەر ئەوە کە ملیاردێر بێ و ئەوە جێگە نەبێت یا بنوێ ئەوە کۆمۆنیست نیتر زۆر سادەیە پێویست ناکات بڵێ ئەوە هەڕەشەشە بۆ بەشەریەت بەناوی کۆمۆنیستەوە تا لە ڤێتنام قەتڵ و عامیان کرد کەمبودیا قەتڵ و عامیان کرد بەڵام ئەسڵەکەی وەیە کە دیفاعی لە بەناوی کۆمۆنیست دیفاعی لە سەرمایه‌دار کردووە دیفاعی لە دەوڵەمەندەکان کردووە دیفاعی لە ملیاردێر کردووە کۆمۆنیزم دیفاع لە ملیاردێر ناکات ئەوە درۆیەکی ئاشکرا بەڵێ بەرنامەی لای ڕاپرسی بەڵێ پرسیارێکت لێ یەکەم و کۆمنتی خۆشە نووسەرێک ئەڵێت ئیسلامی سیاسی نەخاوەنی پرۆژەیەکی نەتەوەییە نەهێزێکی خۆماڵیشە بۆ لە کردەوەدا کوردستانی بوونیشیان لە کردەوەدا کوردستانی بوونیشیان جێی گومانە طبعا ئەو ئیتیهامێکی یان قسەیەکی وەرگێڕراوە و زۆر دقیق یان بڵێن نەیپێکەوە ئێمە پرۆژەیەکین لە پێشە ئاماژەم پێدا ئەوانەی کە قیادەی عملیەکەکەن ئەو شانیازانیان هەیە کە لە شۆڕشێژگاری خوازی کووردا بەشدار بوونوە ئەمە ڕۆتە فکریە جێپەنجەی دیارە لە ڕووی خەدەمان لە ڕووی فکر لە ڕووی ئەخلاقەوە ینی مشکلی ئەوەیە کە سیاسەتێک مامەڵە کرێ ساڵانێک کە لە هەرێمی کوردستان بەتایبەت دوێنێ لە شا کە سیاسەتێک بووە زۆر جار لای داوە لە ڕەوتە ئەخلاقیەکەی ئێمە وەکو ئیسلامی ئەمەمان زیندوو کردەوە جارێکی تر کە بێ هاوشانی ئەوەی کە تۆ ممارەسەیەکی سیاسیەکەی ممارەسەیەکی ئەخلاقیانەی دروست بکەی ئەمە بەڕاستی نەزەرم وایە تەواو ناڕاستە ئیسلامیەکان ئێستا مەرحەلەی تەعریفیان تێپەڕاندووە قابلی ئەوەن ئەوانی ژۆکو ئینسان ئەخطایان هەبێ ڕخنان لێ بگیرێ دادگایی بکرێن تۆ لەسەر سلوکێکی خۆت دادگایی بکرێ بەو شێوە ئەمە زۆر تەواو دروستە و لە هەر شوێ بێ بەڕاستیەوە بەڵام ڕەوتەکانی تر قابلی ئەوەن کە بەڕاستی ئێستا بازارەکان پێچۆڵ بووە من بە نمونەی بێنمەوە ئەم ڕەوتە کۆمونیستیانە لە هەرێمی کوردستانە هەبووە هەستەی کرێکاری شۆڕژگێر ڕەوتی کارگەران ترۆتسکی ڕەوتی کۆمونیست شورای کرێکاریەکان یەکێتی بێکاران حیزبی کۆمونیستەکە ئێستاش هەتا ئێستاشی لەگەڵ بێ سکرتێری حیزبەکە لەگەڵ ڕێزم بۆیان مشکلەی تعریفیانی لەگە خەڵکە ئێستاش ئەو بۆ یەکلانە بۆتەوە تا تەواویەوانی هەستان پرسیارن کرد ئەوە کۆمونیستە کۆمونیست نییە باوەڕم وایە ئەمە ئیشکالێتێکی زۆر گەورەیە لە ناو کۆمەلگا موسڵمانەکانە ئەم ڕەوتە فیکریانە هیچیان ئەرزێتی ئەوان نییە زەمینە سازی زەمینەیەکیان نییە بۆ گەشەکردن و ئاین دەژ ئەمە نیشانەکە بەڕاستی و هەر کەسێکی لەسەر سلوکیاتی خۆی ممارەسەی خۆی بەڕاستی سپاس دەکەم گەر ئەو بەڕێزانە خۆیان ئامادەکەن کۆنتترۆلەکانتان لە بەردەست بێ بۆ ئەوەی جارێکی تر دوا قسەشتان وەرەگرن بەڵێ دەست بە دەنگدان بکەینەوە ئایا پارتە ئیسلامیەکان هەڕەشەن بۆ داهاتووی ئەزمموی هەرێمی کوردستان تکاتان لە یەکەم کە بۆ چوون و دەنگدانەکانتان لەسەر بنچینەی ئەو گفتوگۆیی ناو بەرنامەکە بێ کە بە شێوەیەکی هێمنانە و دوور لە مهاتەرات و دوور لە مزایدە و دوور لە هەموو شتێک دوور لە چەلەحانێ کە لە ناو هەندێک بەرنامە ڕۆدا لەگەڵ ڕێزمانە گفتوگۆمان کرد لەسەر تەوەرەکە ئێستا هیوادارم دوای زیاتر لە کاتژمێرێک گفتوگۆ وەڵامی ئەو پرسیارە بنەوە تکایە خۆتان ئامادەکەن ئایا پارتە ئیسلامیەکان هەڕەشن بۆ داهاتووی ئەزمموی هەرێمی کوردستان بەڵێ ژمارەیە کە لەسەر کۆنتترۆلەکان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێ فەرموون دەست پێ بکەن گەرەنجامەکەش لەسەر شاشەکە وردە وردە دەرکەوێ برادرانی کۆنتترۆل
ئاگادار بن تەنها یەک خولەکتانەیە. بەڵێ ئایا پارتە ئیسلامیەکان هەڕەشەن بۆ داهاتووی ئەزمموی هەرێمی کوردستان؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. کات بەرەو کۆتایی ڕوا هیوادارم هەموو کەسێک ڕای خۆی یەکلایی کردبێتەوە. بەڵێ سوپاس دەستان خۆش بێ وەکو لە ئەنجامی ڕاپرسیەکەی بینین ئایا پارتە ئیسلامیەکان هەڕەشەن بۆ داهاتووی ئەزمموی هەرێمی کوردستان؟ بەڵێ لە 45 دەنگەکان ئەڵێن بەڵێ پارتە ئیسلامیەکان هەڕەشەن بۆ سەر داهاتووی ئەزمموی هەرێمی کوردستان 51% ئەڵێن نەخێر پارتە ئیسلامیەکان هەڕەشەنین و 4%یش بڕیاری نەداوە. گەر ئەنجامی ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە دەرکەوێت سوپاسدانەکەم. بەڵێ وەکووە بینین لە ڕاپرسی یەکەمدا 33% ئەڵێ پارتە ئیسلامیەکان بەڵێ هەڕەشەن و نەخێر 23% ئەڵێ نەخێر هەڕەشەنین و وەکو هەمیشە لە ڕاپرسیەکەمان ڕووەدا بڕیارم نەداوە ڕێژەیەکی زۆر بەدەستێنێت چونکە چاوەڕێن یەکێک لەم دوو بەڕێزە کاریگەری لەسەر ڕاکانیان دابنێت. لە ڕاپرسی یەکەمە بەڵێ 33% بەدەستێنابوو لە ڕاپرسی دووەمە بووە بە 45% کە بەڵێ هەڕەشەن لە وەڵامی نەخێر یاخود اختیاری نەخێر 23% پێیان وا بوو نەخێر پارتە ئیسلامیەکان ئایا پارتە ئیسلامیەکان هەڕەشەن نەخێریان هەڵبژاردووە لە دووەم جارە بووە بە 51 و بەنسبەت بڕیارم نەداوە لە یەکەم جارە لە 44 ئەڵێ بڕیارم نەداوە لە دووەم جارە تەنها 4% ماوەتەوە وەکو ئەنجامی ڕاپرسیەکە لەسەر شاشەکە بینن دوای زیاتر لە دوو جار بیرکردنەوە و دوو جار دەنگدان ڕاکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. کاگۆسمان دواخست یەکەم لەسەرەوەی کە علمانی و ئیسلامی و ئەمانە جای دینە دەڵۆ من تێکەڵێکم لەوەیە ئەمە قسەیەکە دین ئەبێت جابێتەوە لە دەوڵەت ئەو عمومیە ئیسلامی بەش دینەیتر ئەگە تۆڵی ئیسلام ئەگە شتێکی ترە بڵێ شتێکی ترە مەکەڵێن دین مەسیحەیەگرێتەوە ئیسلامەگرێتەوە جوولەکەگرێتەوە گاپەرسی هەموو هەج مەزهبێگرەوە لە زمانی ئەوە شایمە هەر باسیەکەی کە هیچ عەقیدەیە فەرز نەکەی بەستە دەوڵەتە ئەوە جاکە جاوی کە تۆ ئێستا ئەتوێ بڵێ ئیسلامی وەڵامە دەستوورێکی ترەوە ئوسوڵێکی ترەوە ئێمە تۆش لە ئاعتیمادێ لەسەر ئاینێک ئەمە یەک بەڵێ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم باسی کرد کۆمنتەکە ئەوەی ئیسلامیەکان بەش ئەگەر تۆ قورئانت هەیە ئەگەر محەممەد هەیە عەقیدەیەکی ئەمە چ هەزار حیزب هەیە لە هەر شوێنەکە حیزبەکەی هیچیان بەیەک ڕۆناکە و جارە شەڕژەکە لە بینیەکە ئەمە یەک دوو ئەم دەنگانە زای چۆن ئەوەی ئەخینە بە هەردوو معناکەی بە هەردوو معناکە ئەوە براوەتەوە کە ئەمان ناتوان دەسەڵات بگرن بەڵێکە بۆ ئەوەیە با بە هەروەی کە ئەوەی کاڵێن نەخێر لەو متەلەقەوە هاتووە کە ئیسلامیەکان ناتوانن لە کوردستانە کۆنتترۆل بکەن دەسەڵات ئەوە لێکدانەوەی خۆتە بۆ باسەکە کاکدانا دواقسەیت باوەڕم وایە دەبێ ئینسان لە ژیانی دنیا بچێتە ناو بەهەشتی ئاسوودەی و بەختەوەریەوە باوەڕشم وایە ئەمە لە ئاینی ئیسلامە دێتە دی و ئەوانەی کە خاوەنی پەیامن معسووم نین بەڵام دەتوان باشترین پەیام بگەین ئێمە وەکو ئیسلامیەکان لە ئایندای سواتشیەکەین کە بەشێکین لە چارەسەر دووپاتێکەکەمەوە بەشێکنین لە مشکلە هیوادارین هەموومان پێکەوە بتوانین ئەم ژیانی دنیا ئەم هەسارەیە بەرەو دۆخی ئارامی بەرین بە تەواوی ئەو جیاوازیانەوە کە هەمانە پێکەوە بژین. سوپاس کاکدانا دارە حسێن سوپاس دەکەم. کاک عوسمانی حاجی معرف سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ میوانە عزیزانە کە بە دەنگدان و پرسیارەکانیان بەرنامەکەیان دەوڵەمەندتر کرد بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان دەتوانن پەیوەندی بکەن بە لینکی بەرنامەی دووجار بیر بکەرەوە لەسەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک کە لەسەر شاشەکە دەردەکەوێت تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم و ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بێت.